جیاواز لە ڕابردوو هیچ بەلەموتیمێکی حکومی و خێرخوازی لە دەریاچەکەدا نابینرێت تا ئەوەی بەدوای تەرمی سامانی کۆچکردودا بگەڕێن و بەلەمەکانیش کە لە هەوڵی دەرهێنانی تەرمەکەدا بەکاردەهێنران لە کەناری دەریاچەکە لەنگەریان گرتووە. برای سامانی کۆچکردوو دەڵێت هیچ هیوایەکیان بۆ دۆزینەوەی تەرمی سامان نەماوە و چاوەڕوانن تەرمەکە سەر ئاو بکەوێت. خانەوادەی سامان حکومت بە کەمتەرخەمی سەرەکی لە دۆزینەوەی تەرمی کوڕەکەیان دەزانن. بۆ ماوەی 11 ڕۆژە بە بەردەوامی گەڕین هەر لە تیمی غەواز هەر لە بەلەمەوانەکان ئەوانەی کە بەلەمیان هەیە لە ناوچە بەردەوام بۆ ماوەی 11 ڕۆژە گەڕین بەڵام بەداخەوە تا ئێستا هیچ سەرەداوێکمان دەست نەکەوتوە و هیچ شتێکمان لێ ڕوون نیە تا ئێستا. لە ڕاستی ئەم جۆرە کارانە کاری حکوومەتە بەڵام بەداخەوە تا ئێستا حکوومەت هەر زۆر کەم تەرخەمە. لە ماوەی ڕابردوودا تیم و درۆنی ئاوی لە ناوەڕاست و خواروی عێراق و تەنانەت وڵاتی ئەڵمانیاوە هێنابووە سەر دەریاچەکە بەڵام تەواوی هەوڵەکان بێ ئەنجام بوون. دوو هاوڕێکەی سامانێکیان لە زیندامە کەفالەت ئازاد کراوە و ئەوەی دیکەشیان کە شۆفیری بەلەمەکە بووە بەدەست بەسەری لە زیندان ماوەتەوە. گیراوەکانێکیان بەر بۆ کوڕەکەی من ماوەتەوە لەبەرەوە ئاوازاوەتی و سایقی ماتۆڕەکە بووە حاکمی وڵایەتی وە ئەو بە کەفالەت بەر بۆ ئەمڕۆ هێنایانە بۆ بەحر لەگەڵ باوکیانیا وان لە شوێنی ڕووداوەکە کوڕەکەی منیش لەبەرەوە سایقی ماتۆڕەکە بووە لەگەڵ ئاوازاوەکەی تووشە و کارەساتە بۆ ئاوازاوەکەی ماوەتەوە حاکمی وڵایەتیوە یۆدە ڕۆژێکی تر. شەوی 21 لەسەر 22 مانگ سامان و دوان لە هاوڕێکانی بە مەبەستی ڕاوەماسی دەشتە بە داوی دەربەندیخان و سەرنجام بەهۆی شارەزانەبوونیان بەلەمەکەیان هەڵدەگەڕێتەوە. سامانیش بەهۆی ئەوەی مەلی نەزانیوە خنکاوە تا ئێستا تەرمەکەی نەدۆزراوەتەوە. وشار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام ناوچەی شەمێران لە سنووری قەزای دەربەندیخان.